پلانەکەی تاران بۆ ڕێککەوتن لەگەڵ ئیدارەی ترامپ چییە؟ دۆناڵد ترامپ بۆچی پاشەکشەی کردووە لە داواکاریەکانی بەرامبەر تاران؟ بربەستەکانی بەردەم ڕێککەوتنەکە چین؟ باوردی گوێ لەم شیکاریە بگرە و هەموو شتێکت لەسەر ئەو پرسانە بۆ ڕوون دەکەینەوە. وەک وەبیرهێنانەوەیەک باش بڕیارەکەی خامنەیی سەبارەت بە شەرافەتمەندانە نەبوونی دانوستان و ڕێککەوتن لەگەڵ واشنتۆندا، ترامپ لە ڕێکەوتی 8 ئاداری 2025 نامەیەکی ئاراستەی تاران کرد و لەو نامەیەدا ئەم 8 داواکاریی خستە بەردەم تاران. یەکەم، هەڵوەشاندنەوەی بەرنامە ئەتۆمیەکەی ئێران. دووەم، ڕاگررتنی پیتاندنی یۆرانیۆم. سێەم، ڕاگررتنی ناردنی چەک بۆ حوسیەکان. چوارەم، وەستاندنی پاڵپشتی دارایی بۆ حیزبوڵڵا. پێنجەم، هەڵوەشاندنەوەی حەشتی شعبی عێراق. شەشەم، ئێران 2 مانگی لە بەردەمدایە بۆ جێبەجێکردنی ئەو داواکاریانە. حوتام، لەم حاڵەتەدا ئەمریکا سزاکان هەڵدەگرێ و کۆتایی بە گۆشەگیری وڵاتەکە دەهێنێت. هەشتەمیش، جێگرەوەی دانوستانجن، هێرشی سەربازی گەورە و چاوەڕوان نەکراوتە بێت. دووە بە دوای ئەم نامەیە تاران بژاردەی دانوستانی پەسەند کردو لە ڕۆژی شەممە، ڕێکەوتی 12 چواری 2025 گەڕی یەکەمی دانوستانەکانی نێوان ئێران و ئەمریکا لە مەسقەتی پایتەختی عومان بە نێوەندگیری بەدر ساعیدی، وەزیری دەرەوەی وڵاتە و بە بەشداری ستیڤ ڤیتکۆڤ، نوێنەری سەرۆکی ئەمریکا و عەباس عێراقچی، وەزیری دەرەوەی ئێران، لە مەسقات دەستی پێکرد. گەڕی دووەمیش لە ڕۆژی شەممەی هەفتەی دواتر لە ڕۆمای پایتەختی ئیتالیا بەڕێوەچوو. ئێستاش بڕیارە ڕێکاری تەکنیکی لە ڕۆژی چوارشەممەی ئەم هەفتەیە دەست پێ بکات و گەڕی سێەمیش لە ڕۆژی شەممەی هەفتەی داهاتوو لە مەسقەتی پایتەختی عومان بەڕێوە بچێت. لە ئێستادا پرسیارەوەیە، ئایا تاران داواکاریەکانی ترامپی پەسەند کردووە و ئامادەیە واز لە پیتاندنی یۆرانیۆم بهێنێت؟ پاش گەڕی دووەمی دانوستان، میدیا و ماڵپەڕە بەناوبانگەکانی ئەمریکا باسییان لە پێشکەشکردنی پلانێک کرد لەلایەن تارانەوە. هاوکات دوا بە دوای ڕاگەیاندنی دەستپێکردنی ڕێکارە تەکنیکیەکان لە ڕۆژی چوارشەممەی ئەم هەفتەیە ئیتر دەرکەوت ترامپ تا ئەم ساتە لە 8 داواکاریەکەی خۆی پاشەکشەی کردووە و پلانەکەی تارانی پەسەند کردووە. لێرەوە پرسیارەوەیە، پلانەکەی تاران چییە و بۆچی ئیدارەی ترامپ و بەتایبەت لیژنەی دانوستانکاری ئەمریکی بە سەرۆکایەتی ڤیتکۆڤ ئەم پلانەیان پەسەند کردووە؟ پلانەکەی تاران بە پێی ئاماژەی چەندین ناوەندی توێژینەوەی ڕۆژئاوایی و بەتایبەت ئەمریکی بریتیە لە چارەسەرکردنی بەرنامەی ئەتۆمی تاران لە 3 قۆناغدا. لە قۆناغی یەکەمدا تاران پلەی پیتاندنی یۆرانیۆم بۆ 3.67 دا دەبەزێنێت، واتە تەنیا بۆ بەشی کارەبا و پزیشکی. لە بەرامبەردا ئەمریکاش ڕێگا بە تاران دەدات نەوت بفرۆشێت و هەروەها بەشێک لە پارە بلۆکراوەکەی و بەتایبەت ئەوەی لە قەتەر و بەغدا بلۆکەکراوە ئازاد بکرێت. قۆناغی دووەم، تاران دەست دەکات بە کەمکردنەوەی پیتاندنی یۆرانیۆم و هاوکات ڕێگا بە چاودێرانی ئاژانسی نێودەوڵەتی وزە دەدات بە وردی و ڕژدی دەست بە چاودێری و پشکنین لە ئێراندا بکەن. لە بەرامبەریشدا واشنتۆن دەبێت بەشێکی دیاریکراوی گەمارۆکان لەسەر تاران لا ببات و هاوکات ئەوروپیەکان هان بدات پرسی سناپباگ یان چرکاندن بەتاڵ بکەنەوە. بەپێی ڕێککەوتنی بەرجام، چونکە تاران بەردەوام بووە لە پیتاندنی یۆرانیۆم، دەبێت 3 وڵاتی ئەوروپی میکانیزمی چرکاندن یان هەمان سناپباگ لە مانگی داهاتوودا چالاک بکەنەوە و بە چالاککردنەوەشی سەرجەم گەمارۆکان بەسەر تاراندا دەسەپێنرێنەوە و ئەم وڵاتە بە تەواوەتی دەکەوێتە ژێر گەمارۆوە. قۆناغی سێیەم، تاران دەبێت ئەو بەشە یۆرانیۆمەی کە لە ئاست و بلەیەکی بەرزدا پیتاندویەتی ڕەوانەی وڵاتێکی دیکە و لەوانەش ڕووسیای بکات. لە بەرامبەریشدا واشنتۆن دەبێت سەرجەم گەمارۆکانی لەسەر تاران لا ببات و گرنگتر لەوەش لە پەرلەماندا پەسەند بکرێت. واتە تاران نایەوێت وەک ڕێککەوتنی بەرجام سەرۆکی دواتری ئەمریکا بتوانێت بە ئاسانی ئەم ڕێککەوتنە بەتاڵ بکاتەوە. بۆیە مەرجی ئەوەیە ڕێککەوتن دەبێت لە پەرلەمانی ئەمریکادا پەسەند بکرێت و هەروەها تارانی شەومافەی هەبێت ئەگەر هاتوو واشنتۆن خاڵەکانی جێبەجێ نەکردن بتوانێت ئەو بەشەی یۆرانیۆمە بگەڕێنێتەوە بۆ ئێران. هەر لەمە ڕاستەیەدا سەردانی وەزیری دەرەوەی ئێران بۆ مۆسکۆ پێش دەستپێکردنی گەڕی دووەمی دانوستانەکان بۆ هەمان مەبەست بووە. کەواتە تا ئێستا تاران لە سەپاندنی پلانەکەی خۆی سەرکەوتوو بووە و لە بەرامبەرشدا ترامپ لە هەندێک خاڵی سەرەکی نامە 8 خاڵیەکەیدا پاشگەز بۆتەوە. لێرەدا پرسیار ئەوەیە، ترامپ سەرەڕای ئەو هەموو هاشوهوشەی بۆچی پاشگەز بۆتەوە؟ بۆ گەیشتن بە وەڵامی ئەم پرسیارە دەکرێت ئاماژە بە چەندین خاڵی سەرەکی بدرێت. یەکەم، پێشنیازی وەبەرهێنان لە ئێراندا.
لە ئێستادا سەرجەم ژێرخانەکانی ئێران پێویستی تەواویان بە وەبەرهێنانی بیانی هەیە و جاران خۆی لە توانایدا نییە. لە بەرامبەریشدا ترامپ حەزی بە سوود و بازرگانیە و بازاڕی ئێران بازاڕێکی قەبە و زەبەلاح و پڕ لە سوودە، کەواتە ئەم پێشنیارە سوودی بۆ هەردوو لا دەبێت، بە تایبەتی بۆ کۆمپانیا ئەمریکیەکان. بۆیە دەکرێت ئەمە وەک خاڵی پاشگەزبوونەوەی ترامپ لە خواستەکانی سیر بکرێت. دوام، سەرقاڵبوونی کێشە و قەیرانی دیکە. هەمووان ئاگادارن شەڕی سەرەکی ترامپ لەگەڵ چیندایە و لەمڕۆوە واشنگتۆن دەیەوێت ئاوکات هەم پێش بەوە بگرێت کە تاران بە تەواوەتی بچێتە ئامێزی چینەوە و هەمیش دەرفەتی شەڕی چینی هەبێت و پرسی ئێران زۆر سەرقاڵی نەکات. سێیام، مەترسی قەیران لە ئەمریکاتە. ترامپ لە ئێستادا بەهۆی سیاسەتی باجەوە وڵاتی تووشی قەیرانێکی سیر کردووە. لەمڕۆوە ئەگەر بێت و شەڕی ئێرانیش بکات بە دڵنیاییەوە نرخی وزە بە تەواوەتی بەرز دەبێتەوە و ئەو کاتە ئیتر بازاڕی ئەمریکا تووشی قەیرانی جدی دەبێت. بۆیە ئەم ڕێککەوتنە دەتوانێت پێش بەم قەیرانە بگرێت. چوارەم، تۆڵەسەندنەوە لە ناتانیاهۆ. دەبێتەوەمان لەبیر بێت ترامپ کەسێکی بۆزنە، ئەوەی لەبیر نەچۆتەوە و هەر بەڕاگەیاندنی بردنەوەی بایدن ئەوە ناتانیاهۆ بوو وەک یەکەم کەس پیرۆزبایی یاڕاستەی بایدن کرد و بەم کارە ترامپی ئازارتە. لە ئێستاشدا دیارە ناتانیاهۆ دژبەری سەرەکی ئەم ڕێککەوتنەیە. ترامپیش پێی ناخۆش نییە بەم ڕێککەوتنە تۆزێکی دیکە سەرۆکوەزیرانی ئیسرائیل ئازار بدات. وەک چۆن لە پڕ و لە کۆشکی سپی لە تەنیشت ناتانیاهۆ ڕایگەیاند ئێمە شەممە لەگەڵ تاراندا دانوستان دەکەین. هەر لەو کاتەشدا دەم و چاوی سەرۆکوەزیرانی ئیسرائیل بە تەواوی تێکچوو و پێی ناخۆش بوو. پێنجەم، پێشنیاری وڵاتانی عەرەبی. ئەوەش فرامۆش نەکرێت وڵاتانی عەرەبی لە کاتی ڕێککەوتنی بەرجامدا بە تەواوەتی دژی بوون، بەڵام لە ئێستادا لا ڕق و مەترسی ناتانیاهۆ حەزیان بە ڕێککەوتنە بە تایبەت سعودیە. ئەمەشیان باشکرا بە ترامپ ڕاگەیاندووە. سەردانی وەزیری زەرەوەی سعودیە و کەسی سێمی وڵات بوو لای خامنەی هەر بۆ هەمان مەبەست بووە. لێرەوە تا ڕادەیەک ڕوون دەبێتەوە بۆچی ترامپ لە هەڕەشەکانی پاشگەز بۆتەوە و پلانەکەی تارانی پەسەند کردووە. ئیتر پرسیاری سەرەکی ئەوەیە ئایا ئەم ڕێککەوتنە بە تەواوەتی جێبەجێ دەکرێت؟ بۆ گەیشتن بە وەڵامی ئەم پرسیارەش دەکرێت ئاماژە بە چەندین بربەستی سەرەکی بدرێت. یەکەم، کەسایەتی ترامپ و شێوازی حکومڕانیەکەی لە ماوەیەدا پیشانی داوە کە ئەو وەک ترامپ حەزی بە خۆنواندنە، حەزی بەوەیە لە ڕێگای گوشاری ڕووخێنەرەوە بەرامبەرەکەی بۆ دانوستان و وەرگرتنی امتیازی زۆرتری ئابووری و سیاسی پەلکێش بکات و لە شاشەکان خۆی وەک پاڵەوان پیشان بدات. جا لەمەش بەردەوام بڕیار دەدات و پاشگەز دەبێتەوە. لێرەوە ئەگەر ئێوەش هەیە لە کاتی دانوستانەکاندا لە ناکاو پاشگەز ببێتەوە. بۆیە تا ئەم ساتە وەختەش کەسایەتی ترامپ و بڕیارە لە ناکاوەکانی وەک بربەست سیر دەکرێت. دوام، لۆبی ئیسرائیل. ڕاستە خودی سەرۆکوەزیرانی ئیسرائیل لە ئێستادا لای ترامپ کەمترین نرخ و پێگەی هەیە، بەس ئەوەش لەبیر نەکرێت لۆبی ئیسرائیل گەمەی پێ ناکرێت و زۆر بەهێزە، بۆیە دەکرێت ئەمەش وەک بربەستی دووەم سەیری بکرێت. سێیام، ئێرەشی تەلەبیب بۆ سەرتاران. ڕاستە لە ئێستادا سەرۆکوەزیرانی ئیسرائیل لە ترامپ و بڕیارەکانی زۆر دەترسێت و ناوێرێت سربەخۆیانە جوڵە بکات، بەڵام دوور نییە ئەویش لە تۆڵەی ئەو حساب بۆ نەکردنە لەلایەن ترامپەوە لە ناکاو هێرشێک بکات و دۆخەکە بە تەواوی پێچەوانە بکاتەوە. سێیام، سیاسەتی ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی و تونداژۆکان. گومان لەوە دانیە ڕێبەر و تونداژۆکان لە دڵەوە ڕقیان لە ئەمریکایە و ئەوەی ئێستا بۆ ئەم تەنازولکردنە هانی داون پرسی جێگرەوەی کوڕەکەی ڕێبەر و مەترسی پەرەسەندنی ناڕەزایەتی خەڵکە بەهۆی قەیرانی ئابووریەوە. بۆیە دوور نییە ڕێبەری کۆماری ئیسلامی لە ماوەیەدا و بە ئاگوشاری تونداژۆکان دەست بە بیان و گرتن بکات و ڕێککەوتنەکە پەک بخات. کۆیەم باسە پێمان دەڵێت تا ئەم ساتە وەختە ئەگەری ڕێککەوتن لە ئارادایە و هەڵبات ئەگەری ئەوەش هەیە لە ناکاو هەموو شت بۆستێت و دیسانەوە قەیران دەست پێ بکاتەوە، کەواتە هیچ پێشبینی و شرۆڤەیەک لە کارکتەرانی سیاسی ئێستای جیهان و ناوچەکە لە دەرەوەی واقع نییە.